یاریەک تەمەنی کەمترە لە 6 مانگ کەچی لە زیاتی ئەوەی 900,000 کەس و 100,000 کەس یاری پێ بکە کەمتر لە 1000 کەس یاری پێ دەکا کەمتر لە 1000 کەس لێک کاتە داخلی بوون لەسەر هەموو کوڕی زەوی. هاوڕانی خۆشەویستم بەخێر بێن بۆ گەرمترین هەواڵەکانی ئەو هەفتەیە ژیرتان لەگەڵا لە بەرنامەیەکی نوێی ئەی ژمارە 110 بەرنامەی 01 ژیری لەگەڵتانم. بعدێک سەدەست بە گەورەترین هەواڵەکان بکەن لەبەرەوەی یاری گەورەمانیە لەو هەفتەیە. یاری باتڵفیلدی 2042 لە هەفتەی ڕابردوو لە کاتێکی هەفتەی ڕابردوو کە بەردەوام ئێستا لە نێوان 1000 بۆ 2000 کەس ڕۆژانە یاری پێدەکات لەسەر ستیم. لە هەفتەی ڕابردوو لە ڕۆژێک ژمارەی گەیمەرانی دابەزید لە بۆ 4000 لە 900ەکان بوو کە یەکەم جارە لە مێژوودا یاریێکی باتڵفیلد یاخود یاریێکی زەبەلاحی تریپل ئەی ئۆنلاینی مەڵتیپلەیەری EA کەمتر لە 1000 کەس یاری پێ بکە لە ستیمی. بێگومان ستیم هەموو ژمارەی گەیمەرانی جیهانیە لە بەرەوەی زۆر خەڵکێ لە ئۆریجین هەیتی هەیە لە ئەپیک گەیمسی هەیتی هەیە لە پلەیستیشن یاخود بەڵام عادەتەن ستیم کرایتە پێوانەیەک لە بۆ ئەوی بزانین چەند گەیمەر لە جیهاندا و یاری دەکەن لەبەرەوەی ستیم تاکە شوێنێکە ژمارەکە شابکە تەنیا لەسەر ستیم قەت نە بە باتڵفیلد لە خوار 1000 بی هۆکارەکەشی بۆ دەگەڕێتەوە بێگومان ئەوەیەکەوە EA بەشێکی فەرمی وازی لە یاریەکەی هینەیە سیزنی نوێ یاریەکەیان هە بەردەست نەخستە هیچ ئەپدێتێکی گەورە لە بەردەست ناخرێ ئەستا خەریکی باتڵفیلدێکی دیکەنە لەبەرەوەی پارێکی زۆریان یاری قازانس کرد سو لۆچە پارێ زیاتری لەسەر بکەن خەریکی یاریێکی نوێنە وە گەیمەرانیش بە تایبەتی گەیمەرانی باتڵفیلدی کە من یەکم لەوان دەستم لەو یاری نەدایە و زۆر دڵگرانم و پێم ناخۆشە باتڵفیلد بەو شێوازەی لێبێ. پێشتر لە بیرمە دەبواە Call of Duty نوێگەریەکانی باتڵفیلدی لەکنە خۆی تەقلید بکاتەوە تاوەکو بە پێشکەوێ بەڵام ئێستا باتڵفیلد پێویستە چاو لە Call of Duty بکە Call of Duty ئێستا زۆر باش نییە بەڵام پێویستە چاو لە Call of Duty بکە چۆن بتوانن لەگەڵ عقلی گەیمەری ئێستا بڕۆن. بەو شێوازە باتڵفیلد وەزعی زۆر خراپە. باتڵفیلد 2022 ژمارەی گەیمەرانی باتڵفیلد 5 و 4 و 1 زۆر زیاترە لە باتڵفیلدی 2022 کە یاریەکە تەمەنی نەبوویتە 6 مانگ. لەو هەفتەیە بۆ یەکەم جار یاری Kingdom Hearts 4 ئاشکراکرێ هەرچەندە من تاوەکوێستە یاریەکانی Kingdom Heartم نەکردیە نازم باش دەکا گەیمپڵی چۆنە بەڵام ئەوەی دەزانم کەوا گەیمەرێکی یەکزار زۆری لە جیهاندا هەیە بەڵام نازانم چەند کەس لە کوردستان دڵی خۆشە بە Kingdom Hearts. ئەوەی دەزانم لەسەر ئەو بەشە نوێی ئەوەیەکەوە تۆزێک هاتوۆتە ناو دنیای مۆدێرن شەقام شتەکان و گرافیک شتەکان کە سیر دەکەن جیهانێکی مۆدێرن جیهانە فانتاستیەکە نییە گرافیکەکە یەکزار جوانتر دیارە بەڵام دەمەوێت کەسێک بدۆزمەوە کە یاریەکانی Kingdom Hearts کردیە لە کۆمنت بابی دۆزینەوە بەڵێ من کردومە چیان بەشت کردووە بەدڵ نییە دەمە بیدۆزینەوە. ستودیۆ CD Projekt Red ڕاگەیاند کەەوە یاری Witcher 3 ئەپدەیتە نوێیەکەی یاخود ئەپگرێدەکەی لە بۆ PlayStation 5 و Xbox Series دوا دەخەن واتە بۆ زوانە بڵاو ناکرێتەوە و دەنگۆشێک کە بیخەنە ساڵی داهاتوو ئەکید دەسە ساڵی داهاتوو لەبەر چ ئەو ستودیۆی CD Projekt Red کە یاریەکەی ئەپگرێد دەکرد لە بۆ PlayStation 5 و Xbox Series واتە ڤیژوەڵ و گرافیکیان بەرز دەکردە لە بۆ 4K 60 فریم ئەو ستودیۆ لە رووسیای بوو بەهۆی جەنجی رووسیا ئۆکرانیای CD Projekt Red دەڵێ نامانێت لە رووسیای کار بکەین سو یاریەکەیان لەوان وەگرتیتەوە دان دەڵێ بەخۆمان کاری لەسەر دەکەین بەڵام CD Projekt Red باوەی دەستیان مەشغوڵە دووسێ یاریان لە بەردەستە وچەرێکی نوێیان لە بەردەستە خەریکی ئەپدێت و DLC نوێنە لە بۆ سایبەرپانکی هەروە دوو پرۆژەشیان هەیە کە هێشتا ئاشکرایان نەکردیە سو دواخریایە بەڵام تاوەکو ئێستا یاری Witcher 3 وەک خۆ من تەواو نەکردووە ناتوانم قسە لەسەر بکەم کە یاریی باشە زۆر خراپە یاخود نا ئەوەی دەڵێم 5 ئەرک 6 ئەرکی بیدایەتیم کردی یاریی زۆر سەرنجاکێش و پڕحیوار دیارە بەڵام لەبەرەوەی مێژوم نییە لەگەڵی بەش یەکەم و دووەم نەکردیە ئەو خۆشەویستیم لە بۆی نییە کە لەوانەیە بەشێکی زۆر لە ئێوەی خۆشەویست یاریەکان تاقیکرد بیتەوە لە کۆمنت بۆچوونی خۆتان لەسەر Witcher 3 بنووسن. وایروە CD Projekt Red ڕاگەیاندکەوە DLCەکەی Cyberpunk 2077 دواخرا لە بۆ 2023 واتە ئەو ساڵ هیچ ئەپدێتێکی گەورەی چیرۆکی یاخود DLCێکی بەپارە لە بۆ Cyberpunk 2077 بڵاو ناکەنەوە. بێگومان وەکو تازە باسم کرد هۆکاری سەرەکی دواخرانی ئەو شتانی CD Projekt Red ئەوەیەکەوە دەیانەوێت یاریەکە بە تەواوەتی بڵاو بکەنەوە جارە DLCەکە کێشەی نەبێت. CD Projekt Red ڕاگەیاند ئەو ساڵ تەنیا خەریکی چاکردنەوەی کێشەکانی یاریەکە و باشترکردنی یاریەکەدا. من هەفتەی ڕابردوو بوو پێم وابی لەسەر Xbox Series X یاریەکان تاقی کردو وتم زانوەزئی چۆنە بەڕاستی زۆر ستەیبڵە زۆر جێگیرە و ڤیژوەڵێکی جوانی هەیە و چیرۆکەشی زۆر خراپ نییە چۆرکی باشە. CD Projekt Red یاریشی ناوازەیان دروست کرد بەڵام بە سەقەتی بڵاویان کردەوە هیوادارم دەرسی لێ وەربگرن ویچەری چار بەو شێوازەی نەبێت. فوتبۆل بڵاو بۆ لەو هەفتەیە ڤێرژنێکی نوێ ئەپدەیتی نوێیان بڵاو کردەوە بەڵام دووبارە هەر سفڕە دووبارە هەر ئیوەی نەبوو ڤیددیۆشی لەسەر دروست بکەم وتم لە بەرنامە سفرەک ژیری باسی دەکەم تا پێویستین دەکە ڤیددیۆ لەسەر دروست بکەم ئیلا ئەگەر ئیڤێنتەکان بەردەست خەن لەوانەیە ڤیددیۆ لەسەر دروست بکەم هەمان یاریە کە لە ڤێژنی ڕابردوو بەردەستە هەمان شتە هەر نۆ فەریقت هەیە زیاترت نییە نۆ تیپی تێدایە
ڕاستە یاریەکە فری تو پلەیە بەڵام نۆ فەرق زیاترت نییە ناتوانین بە ڕیال مەدرید گەمەی بکەین ناتوانین بە فەریقەشی جیاواز جگە لەو فەریقانێکە پێی داوی گەمەی بکەین تەنانەت لە مۆدی ئۆنلاینەکەشی تەنیا نۆ فەریقی تێدایە بەڵام دەتوانانی بیڵدەچی تیمی خۆت بکەیت تیمەک لە بۆ خۆت دروست بکەیت لاعیبەکان بکڕی بەڵام هەموو لاعیبەش تێدا نییە ئیڤێنتی تێدایە دوو مۆدە یاریەکە ئۆفلاینەکەی نۆ فەریقە بەرامبەر نۆ فەریقتەوە زیاترمان نییە ناتوان بتوڵە شتی بکەوە تەنیا بتوڵەکردنەوەکە تەنیا بە ئۆنلاینە ئیڤێنتەکانیش ئێستا حالێن ئیشیان نەدەکرد کە ئەو کاتی من یاریەکەم تاکردەوە ئیڤێنتەکان هیچی بەردەست نەبوون ئەوەش پێویستی بە ئەپدێتی دیکە هەیە یارێکی کارەساتە پێویست ناکە داوڵۆندیکەی من دووبارە دیڵێتم کرد وەکوتم حەز نەبوو ڤیدیۆ دروستکەم بەڵام کەتم شام کرد ئیوەی نەبوو ڤیدیۆ لەسەر دروست بکەم نەمدەویست بە ڤیدیۆیەکی بەتاڵبی کاتتان بەلاژ لێ بم تو لە بەرنامە سفرژیری هەمتان ئاگادار دەکەمەوە کە ئی فوتبۆڵ هێشتا این داگ شێت پێویست ناکە داوڵندیشی بکەین ئۆکەی بینە سەر گاد ئۆف وار ڕاگنەڕۆکی یەکێک لە پەرەپێدەرەکانی ئەو یاریەی لە تویتەرەکەی خۆی ڤیدیۆکی بڵاو کردەوە تێیدا منداڵەکەی خۆی یاری گارۆڤاری 2018 دەکات بەڵام لە تویتەکەی نووسیتی دەڵێت کچەکەم یاریە نوێیەکەی زۆر بەدڵە بەڵام ناتوانم ڤیدیۆیەکەتان پێ نیشان بدەم یاخود گەیمپڵەیتان پێ نیشان بدەم بەڵام زۆرمان بەدڵە ئەگەر دەمشایکی شاشەکەشی بکەین دەبینکەوە بە پلیستیشن 5 خەریکی گارۆڤاری 2018 واتە یاریەکان لەسەر پلیستیشن 5 تاقیان کردەوە یاری گارۆڤاری 2000 گارۆڤاری ئەو ساڵ یان گارۆڤار ڕاگنەڕۆک بە فەرمی دەتوانین بڵین یاریەکە ئامادەیە ئێستا حالیان لەژێر تاقیکردنەوەی پەرەپێدەرەکانە چکە هەموو پەرەپێدەرەکان پێشترش چەند جارێک کە باسم کردێ پەرەپێدەرەکان ئەو حسیان هەیە یاخود ئەو مافیان هەیە بە تایبەتی ئەوانەی پەرەپێدەری گەورە بن لەناو ستودیۆیەکان دەتوانن کۆپیەک لە یاریەکە لەگەڵ خۆیان بنەوە ماڵەوە یاخود لە سێڤەری تایبەتی خۆیانی سۆنی داوڵۆندی بکەن و یاری بکەن و ئاگاداری ئەو شتانە بکە کردیان فەڵتەکانیان گڵیچەکانیان کواڵیتی کنترۆلەکە بزانین چۆنە چۆن نییە کەواتە ئەگەر بێت ئەو پەرەپێدەرە بە ئاشکرا بەو شێوازە بڵێ یاریە نوێیەکەمان زۆر بەدڵە خەریکی تاقیکردنەوەی مە بەڵام ناتوان پێتان نیشان بدەم کەواتە یاریەکە دەتوانین بڵێن 180 تەواو بووە و دەنگۆیەکی گەورە شەبوو لەو هەفتەیە کە دەڵێن لە خلالی یەک مانجیدا هاتوو لە ستەیت ئۆف پلەیش تایبەتی گارۆڤار ڕاگنەڕۆکی دەبینین کە لافتە ڕابردوو زیاتر باسم کرد بەڵام ئەو قسەیە مانای ئەوەی دەدا یاریەکە نزیکترە لە وادەی بڵاوکردنەوەی و نزیکترە لەوەی کاتی شتەکانمان پێ نیشان بدە بەڵام کەی تریلر و ستیت ئۆف پلەی دەبینین هێشتا هیچ دەنگۆیەکی گەورەمان نییە ئینشاڵڵا لافتەکانی داهاتوو ئەگەر بابەتێکی نوێ هەبوو بۆتانی باس دەکەم پلیستیشن ستودیۆیەکی زەبەلاح دەکڕی ئەو تقریباً ئەو خەبەرە یەک دوو هەفتەیە هەیە بەڵام لەو هەفتەیان زۆر زەقتر بەوە نەک لەبەر مەسەلەکەی کۆجیمای کە زیاتر باس دەکەم بەڵکو یەکێک لە ئینسایدەرەکانی ناودنیا ڤیدیۆ گەیم کە جێف گرابنە دەڵێ وەروەها دەیڤید جافی کە دوو خەبەر مێنێتە دەیڤید جافی دروستکەری یەکەم یاری گارۆڤاری ستودیۆیەکی گەورە زەبەلاح سۆنی وادەی کردەوە و دەڵێ ئێستا لە کۆتاییەکانی بڕیاردانن واتە دەڵێ ستودیۆکەیان کڕیتەوە پێکاتینە بەڵام تەنیا مایەکە ئیعلانی جا یەکسەر هەموو مێشمان لە بۆ ستەچی کە ستودیۆیەکە کڕیتەوە بێگومان لەو هەفتەی بەهۆی کۆجیماوە فۆکسەکە هەموو چۆ لایەکی دیکە بەڵام ئەویان ڕاست دەرنەچوە و کۆجیماوەتی نەخێر بەڵام ستودیۆ نوێیەکە دەبیت چبی سۆنی چەند هەلێکی لە بەردەستە پێم وابی لە بۆ کڕینەوە ستودیۆی نوێ و پێویست شە لە بۆ لەبەرەوەی هەان سۆنی ئیثری ناکە کە هەموو خەبەرە گەورەکانی خۆی پێش ئیثری یاخود پێش وادەی ئیثری کە پێشتر ئیثری لە مانجی 6 و هەفتە پێش ئیثریەوە پێش مانجی 6 سۆنی لە مانجی 4 و 5 دەبی هەرچی ئیعلانی گەورەی خۆی هەبی دەبی بڵاوی بکاتەوە لەبەرەوەی لە مانجی 6 مایکرۆسۆفت گەورەترین ئیڤێنتی خۆی دەکات گەورەترین کۆنفرانسی خۆی دەکات گەیم فێزدە ئەی بەشداری ناکە ساڵ هیچی نای بەڵام زەبەی کۆمپانیەکان شتی زەبەلاح و گەورە دەکەن بەڵام سۆنی هیچ ئیڤێنتێکی ئەعلان نەکردی و باوەڕش ناکەم هیچ ئیڤێنتەکە ئەنجام دەدا جگە لە ستیت ئۆف پلەی واتە شەوکەیسەکە دەنگۆیەکی گەورە بوو شەوکەیسێکی گەورەی پلیستیشنی بینین هیچ دەنگۆی گەورەمان نیە تاکە دەنگۆ هەبی لەسەر پلیستیشن VR 2 کە هێشتا بە فەرمی نازانین کەی لە شەوکەیسەک یاخود ستیت ئۆف پلەی یاخود ئیڤێنتێک عەرزی دەکەن سۆنی ئەگەر بێت ستودیۆی نوێی گەورەکەی خۆی بکڕی پێمان وایە یان کۆنامیە یان کۆجیما پرۆدەکشنە کارتنە کۆجا پرۆدەکشن تازە وتیان نەخێر بەڵام یان کاپکۆمە بۆ یانیش یوبیسۆفتە یاخود عەقدێکی گەورە لەگە یوبیسۆفتی بکات لەبەرچە لەبەرەوەی لەو هەفتەیە قسەیەک هەبووکەوە زۆربەی یاریەکانی یوبیسۆفتی لە ڕۆژ یەکەم لەسەر پلیستیشن پلس ئەکسترا و پریمیەمەکەی بەردەست دەبن زۆربەیان نەک هەر هەمووی دەڵە زۆربەی هەرە زۆر یاریەکان کەوەش عەقدێکی گەورە دەبیت لە بینی پلیستیشن و ئەکسبۆکسی جا ئایا پلیستیشن تەنیا پارە دەداتە یوبیسۆفتی یاخود بۆ بەرهێنان دەکارنە کۆمپانی یوبیسۆفتی چۆن لەگەڵ ئەپێکی بۆ شێوازە عەقدی هەیە یا مەتەواتی ستودیۆیەکەی دەکردەوە ستودیۆکانی یوبیسۆفتی دەکردەوە ئەرزە یوبیسۆفت دەوڵەم ئانی یوبیسۆفت زۆر گران نییە وەکو مەسەلەن بەقەدەر ئاکتیڤیژن و هاوس مارک و وەکو ئاکتیڤیژن و EA و ڕۆکستار و ئەوانە گران نییە بەکو نرخ آیپیان زۆرە بەڵام بۆ شێوازش گرانیەوە تا سۆنی دەتوانی بیکردەوە بۆ پارەیەشی هەیە بەڵام
مەسەلەکەوەیە ئایا سۆنی یوبیسۆفتی بە شتێکی باش دەبینی لە بۆ خۆیان زیادکردن و دەوڵەمەندکردنی آیپیەکانیان چکە سۆنی عادەتەن آیپی ناکڕی آیپی دروست دەکات کە بۆیەش زۆربەی یاریەکانیان سەرکەوتووە لەبەرەوەی آیپی لە سەفرەوە دروست دەکات بە کواڵەتی و ستانداردی خۆی بۆیەش زۆربەی یاریەکانیان سەرکەوتووە بەڵام یوبیسۆفت تۆنێک آیپی حازری هەیە لەوانەیە حازریەکەی لە بۆ مایکرۆسۆفتی باشتروی و من حەز دەکەم یوبیسۆفت لەلایەن مایکرۆسۆفتی بکردرێتەوە لەبەرەوەی مایکرۆسۆفت پێویستی بە آیپی زیاترە نەک سۆنی پێم وایە ستایلەکەی خۆیان ئایبی نییە پێویستی بە تێکدان و گۆڕانکاری نییە تەنیا پێویستە نوێگەری بکەن بەڵام مایکرۆسۆفت پێم وایە بە زیادکردنی یوبیسۆفتی لە بۆ گەیم پاسی گورزێکی دیکەی گەورە دەدەن لە هەموو منافسەکانیان بۆیە مۆزوعێکی گرنگام بەڵام کەی بە فەرمی دەزانین کەی بە ئیعلان دەکرێت هەشتا بە تەواتی زانیاریمان لەسەری نییە وەروە دەیڤید جافی ڕایگەیان لەو هەفتەی دەڵێ دروستکە یەکەم یاریگارۆڤاری لە تویتەر ڕایگەیاندکەوە یاریەکی زۆر گەورە و زەبەلاحی پلەیستیشن یەکی ریمێک دەکرێتەوە یاخود ناڵە پلەیستیشن یەک دەڵێ یاریەکی زۆر گەورە و زەبەلاحی پلەیستیشن ریمێک دەکرێتەوە لە بۆ پلەیستیشن 5 بەڵام ناتوانم ناوەکەتان پێ بڵێم بەڵام دەڵێ 100% ئەکیدم کە ڕوودەدا چی یاریەکە بێگومان ناتوانین سەری تویتەرەکەی بکەین و تویتەکەی بکەین و بزانین چی یاریەکە دەڵێ من هیچ نامەیەکی نهێنیش و وشەیەکی نهێنیشم لەناو تویتەکەی بەکارنەهێنێەوە تا چەند جاری دیکە سەری تویتەکە مەکەنەوە هیچ یعنی کردیە شتەی کردی ئەوەی کەوا نازانین چییە بۆ ناشتوانی بزانی چییە تەنیا خۆی دەزانی لەبەرەوەی کۆنتاکت و هاوڕێتی هەیە لەگەڵ ئەو ستودیۆیە کە یاریەکە ڕیمێک دەکاتەوە چەند یاریەک هەیە دەزانین کەوا لە ڕیمێککردنەوەن بۆ نمونە تویستد مێتاڵ دەزانین کەوا ڕیمێک دەکرێتەوە تا ئەو یاریە نییە ڕاستەڤەسی یەک ریمێک دەکرێتەوە دەزانین ئەوەش نییە ئاجا یاریەکە دەبیت سویت نەبی من نامەوێت هیچ پێشبینیەک بدەم لەبەرەوەی نازانم چیە بەڵام تەنیا دەزانین کەوا ریمێک کە دەڵێ بەو زوانە ئاشا دەکرێت هەموو پەنجەکان لەسەر ئەوەنەکەوا پلەیستیشن شۆکەیسێکی گەورە ئەنجامدا بەڵام دەیکا نایکا سۆنی عینادارچەنە من وەک خۆم حەزم لە شۆکەیسە حەزمە ستیت ئۆف پڵەی نییە بەڕاستی حەزمە شۆکەیسێکی گەورەیە سەرجەم یاریەکان لە یەک کاتدا عەرز بکە بە ستیت ئۆف پڵەی زانیاری زیاترمان لەسەر یاریەکان پێ بدە نەک ستیت ئۆف پڵەی بکەیت لە کۆتاییەکەی تەنیا زانیاریەکان لەسەر یاریەکەی باسکەیت پێویستمان بە شۆکەیسە بە ئیڤێنتە بە کۆنفرانسە ئەو سۆنی نایکە پێشم ناخۆشە ئۆکێ بێنە سەر مەسەلەکەی کۆجیمای لەو هەفتەیە دەنگۆیەکی گەورە هەبووکەوە سۆنی یاخود پلەیستیشن ستودیۆی کۆجیمای کڕیتەوە لەبەر چش لەبەر وێنەیەک لە ناو سایتی پلەیستیشن بڵاوکرایەوە کەوا آیپی دێث ئەستراندیجی تێدایە لەگەڵ سەرجەم ئەو یاریانەی کەوا سۆنی خۆی بەرهەمی دێنێ پلەیستیشن خۆی بەرهەمی دێنێ دێث ئەستراندینگ آیپیەکی سۆنیە واتە پلەیستیشن خاوەندارەتی دێث ئەستراندینگ دەکات و پلەیستیشن بە ئارەزووی خۆی دەتوانی وە بکە دێث ئەستراندینگ لەسەر ئێکس بۆکسی بڵاوکاتەوە کۆجیما ناتوانێت قسەی لەسەر بکات لەبەرەوەی آیپێکە سۆنی خاوەندارەتی دەکات بەڵام یەکەم جارە ببینین کەوا یاریەک لەناو ئەو وێنانەی پلەیستیشنی ستودیۆیەکان دابدرێ کە لەلایەن ستودیۆیەکی فێرست پارتی دروست نەکرێت لەلایەن ستودیۆیەک دروست نەکرێت کە سۆنی خاوەندارەتی دەکات دێث ئەستراندینگ لەلایەن کۆجیما پرۆدەکشن دروستکرێت کە ستودیۆیەکی ثێرد پارتیە خۆ سێکت پارتیە بە تەنیا لەوە پلەیستیشن و پیسی دروستکرێت خەڵک دەیانگۆ باشە لەبەر چ خۆ یاریەکە ئێستا بڵاو نەکرێتەوە دایرێکتەر کەتەکەی لە چەند مانگ پێش ئێستا بڵاوکرێت ئەوە یاریەکەش تەمەنی زۆرە لۆ پێش دانرێت لۆ ئێستا دانرێت کاتۆمانە ئەوەی کەوا سۆنی کۆجیما پرۆدەکشنی کردیتەوە کۆجیما فڵتەچی لە وێنەکەی دووبارە بڵاو کردەوە لە تویتەرەکەی خۆی خەڵک ئێستا گوتیان ئۆکەی ئەوە مانای ئەوەی کە سۆنی کۆجیما پرۆدەکشنی کڕیتەوە کۆجیما بەخۆشی تویتەشکی بڵاو کردەوە وتی داوا لێبوردن دەکەم ئەگەر بێت و ئێوەم بەسەر لە شێوەی بەجێ هێشتی یاخود شتێکم کردیەکەوە مانای شتێکەکەیدایە داوا لێبوردنەکەم کۆجیما پرۆدەکشن لەلایەن سۆنی نەکردرایتەوە سەر بەخۆنە و بەسەر بەخۆیش دەبینێتەوە ئەو قسەی مانایەچکە دەدا مانایەکەی ئەوە دەکەوە کۆجیما ئامادەیە لەگەڵ کۆمپانیەکانی دیکەش کار بکە کۆمپانیایە بێگومان دەپرسن لەگەڵ ئێکس بۆکسی کۆجیما لەگەڵ ئێکس بۆکسیش کار دەکات یاریەکی تایبەت لە بۆ ئێکس بۆکسی بە فەرمی لە بەرەمێنانە و ئاشکرایان کردیە بەڵام نازانین چییە لەوانە لە کۆنفرانسی هاوینەی ئێکس بۆکسی یاریەکە لەوانێت تیز بکرێ وێنەیەک ڤیدیۆیەکی بچووک یاخود بە قسە باز بکرێت بەڵام بەزەبەت نازانین چی یاریەکە وا لە هەفتەکانی ڕابردوو لە بەرنامە سپێژیری باسم کردەوە کۆجیما پرۆدەکشن باڵەخانەکەیان گواسیتەوە سو ئەوان هەمووی دەنگۆ بوون دروست بوون لە بۆ ئەوەی کەوە بڵێن کۆجیما لەلایەن پلەیستیشنەوە کردرایتەوە بەڵام نەخێر نەکردێتەوە من پێم وایە نەشکردرێتەوە باشترە لەبەرەوەی کۆجیما ناتوانانی مدیرەکی هەبێت دەبێت بەخۆی مدیری خۆی بیلۆی بتوانانی یاری جیاوازی وەکو دێث ئەستراندینگ و مێتەڵ گیرمان پێشکەش بکات ئەپدێتێکی نوێمان هەیە لە بۆ فیلمەکەی گۆست ئۆف سوشیمای کە من زۆر چاوەڕوانیمە لە هەفتەیە ئاشکرا کرێکەوە کەسێک بە ناوی تاکاشی دۆچەر یەکە لە نووسەرەکان یاخود دەقنووسەکانی فیلمەکانی کۆمپانیای سۆنی پێشتێکای لەگە سۆنی کردیە خەریکی نووسینی دەقی یاخود
دەقی فیلمەکەی گۆست ئۆف سوشیمایە کە لەلایەن چارلز هاڵکی کاری دەرهێنان و بەرهێنانی لە بۆ دەکرێت. چارلز هاڵکی ئەو کەسێکەوە فیلمەکانی جۆن ویک و ئەوانەی دروست کردیە. بەڵام تاوەکو ئێستا بە فەرمی نازانین چێ ڕۆڵی جینسەکەی دەجێڕی و ئاکتەرێک زۆربەی خەڵک داوا دەکەن کەەوە ئەو ئەکتەرەی ڕۆڵی جینسەکەی لە یاریەکەی جێڕێ لە فیلمەکەش بجێڕێت. لەبەرەوەی شکلیان بێک دەچین وەروان نوانەکەشی زۆر باش بوو لە یاریەکەی وەکو مۆشن کاپچەر، بەڵام لە فیلم بێگومان جیاوازە. زۆر خەڵک دەڵێن حەزمان لێ کیانۆ ڕیڤسی باش داربی، بەڵام زانیاری فەرمیمان لەسەر تەنیا ئەوە دەزانین کەەوە سۆنی بە فەرمی ئەستا حالیان فود پرۆدەکشنە لەسەر گۆست ئۆف سوشیمای کە دڵمان خۆشە، لەبەرەوەی یارێکی نازدار بوو، هیوادارین فیلمێکی نازداریش بێ. لەو هەفتەی کێشەیەک هەبوو یاریەکانی هەندێک لە یاریەکانی پلیستیشن 1 و پلیستیشن ڤیتای لەسەر پلیستیشن 3 و پلیستیشن 4 کێشەیان لە بۆ دروست بوو. بەشێک لە یاریەکان ئەنە دەتوانانی پلیان بکەین ئەگە بە دیجیتەڵی لە لاتبان یاخود بە دیسک لە لاتبان دەنووسرا کەەوە یاریەکەی ئەکسپایر بووە لە ساڵی 1969 هیچ یاریەک نییە ئەکسپایر بی لە ساڵی 1969 لە ساڵی 1969 پلیستیشن هەربووی نەبوو، ڤیدیۆ گەیم بەو شێوازە هەر نەبوو، شاشە دیجیتەڵی بە بەو شێوازە نەبوو. ساو کێشەکە چ بوو؟ کێشەکە تایمەک بوون، پێدروتی تایم کۆد لەناو زۆربەی یاریەکان هەیە، کاتەکە تەمەنی یاریەکە دەگاتە شوێنێک تایم کۆدەکە بە کۆتا بێ، یاریەکە دەنووسێ ساڵی 1969 یاخود ساڵی 1970. زۆربەی یاریەکان ئەو تایم کۆدیان هەیە کە بەسەر دەچین، یاریەکان عمریان زۆرە، تایم کۆدەکەیان بەسەر چووە. یەک دوو ڕۆژی بیست پلیستیشن و ستودیۆکانی و یاریانە ئەپدێتێکیان ناردنێک ئەپدێتێک تقریبان لە ڕێگەی پلیستیشن یاخود PSNەوە یاخود پلیستیشن نێتوۆرکەوە یاریێک ئەن چاکران ئێستا دەتوانن لە بۆ خۆتان بیکە. یەکێک لە خەبەرە گەورەکانی ئەو هەفتەیە کۆمپانیای سۆنی بوو کە بڕی $1 ملیار وەبەرهێنانی کرد لەناو ئەپیک گەیمسی. سەرۆکی کۆمپانیای سۆنی یاخود هەموو سۆنی گروپی ڕایگەیاند ئەوان لەبەر چەند شتێک ئینڤستمنت یاخود وەبەرهێنان دەکەن لەناو کۆمپانیای ئەپیک گەیمسی، واتە لەبەر $1 ملیاریان دایتە ئەپێکی دروستکەری فۆرتنایتی لەبەر دروستکردنی ڤیدیۆ یاری ناوازە و بەکارهێنانی ئەنریل ئینجن 5 و هەروەها وشە ناخۆشە پیسەکەی مێتاڤێرسی. هەرچەندە پێم وایە مێتاڤێرس لە ماوەی 5 ساڵی داهاتووش بە تەشتێکی واقعی لەبەرەوەی تەنیا فشەفشە لەلایەن فەیسبووک و دەستی پێکرا فشەفشە هیچ تەکنەلۆژیایەک ئامادە نییە دنیای مێتاڤێرسمان لە بۆ دروست بکە و خەڵکی ئاسایی بتوانین بەکاری بینی. گەیمەران لەمێژە ناو مێتاڤێرسی دەژین، فۆرتنایت بەخۆی مێتاڤێرسێکە کەوا دەتوانین گۆرانی لێ کۆنسەرتی گۆرانی لێ ئەنجام دەدرێت، گەیم پڵەی، تەرتیبات، میوزیک، جلوبەرێک هەموو شتەکانی مێتاڤێرسیدایە. بەڵام سۆنی دەیەوێت لە ئێستا خۆی ئامادەکاری بکە لەگەڵ ئەپیک گەیمسی ئەگەر ڕۆژ لە ڕۆژان مێتاڤێرس بۆ فەرمی سۆنی ئامادەکاری هەبی پێشینەی هەبی لەناو دنیاەکە. یەک لە شتە هەرە قۆڕ بەمعنایەکانی پلیستیشن و ئەکس بۆکس و نیتندۆی ئەوەیەکەوە ئۆتۆ ڕینیوەڵیان هەیە، واتە مانگانە خۆی ئەگەر بێت و ڤیزە کارتەکەت پارەی تێدابی یاخود پلیستیشنەکەت ئەکس بۆکسەکەت نیتندۆیەکەت پارەی تێدابی خۆی سەبسکریپشنەکان نوێ دەکاتەوە. بۆم نە پلست هەیە دوو مانگ سێ مانگت کڕیە بە $24 بە 15,000 ئارەنەوە بار چەندی کڕیتت. ئەگە پارەی تێدا مابی لە باش سێ مانگی بخۆی خۆ نوێ دەکاتەوە. لەوانەیە تو نەتەوێ مەسەر ناتێەوە $5 بەوەی بدەی بە $20 لە پلس سەرکلۆریس پلسیا بەکار نانی ئەوەندە لە بیرت کردێک کە پارەی تێدا و کە هەشتا لە گۆڕی خۆی نوێ دەکاتەوە. سۆنی ڕاگەیاندکەوە ئەو فیچەرە لا دەبن یاخود چۆن دەڵێ تەماشای ئەوە کاونتانە دەکەن کەەوە یاریەکانی پلیستیشن پلس مانگانە وەرناگرن یاخود هەر ئەکتیڤ نینە لەسەر پلیستیشن پلس یاخود دیاری زۆر کەم دەکەن ئیمێڵێکی بۆ دەنێرن دەڵێن کاکە ئەمە فیچەری ئۆتۆمان ڕاگرتیە ئەگەر حەزت لێ ئۆتۆیەکەی پلێکیەوە لە بۆ ڕینیوەڵی پەیمنتەکەت یاخود پارەدانی ئۆنلاینەکەت دەتوانێت بە خۆت نوێکەی واتە بە دیفۆڵت دەبتە ئۆف ئەگەر ویستت خۆ دەتوانین نوێکەوە کەشتەچی پێویستە و هاپی هەم نیتندۆش ئەو کاری دەکەم بەڵام ئەکس بۆکس تاوەکو ئێستا ئاشانەیەکە دێکە و کاری دەکەی یاخود نا بەڵام پێویستە ئەویش بیکە بەڕاستی چونکە من مەسەلەن چەند مانگ پێش ئێستا پلیستیشن ناوم هەبوو سێ مانجیم کڕی بوو ئەکاونتی پلیستیشنەکەم هەندێک پارەی تێدا مابوو لەو گۆڕی نوێی کردەوە کە پێویستشم پێی نەبوو و هیچ یارێکشم نەدەکرد لەو گۆڕی لێم ڕۆیە ساو پێم ناخۆش بوو بۆ یەکسەر چوم ئۆفم کرد ئۆتۆڕنیۆڵەکەم ئۆف کرد کە نامەوێت یەکسەر خۆی نوێ کاتەوە ئیلاگە پێویستم پێی بیدای دەنێ دوایین خەبەریشم لەسەر Call of Duty Modern Warfare 2 کە ئەوسا بڵاو دەکرێتەوە بەپێی چەند لیکەرێک و چەند زەپێکردنەکی بیم یاریەکە لەوانەیە لە 30 مانگی 4 یاخود 30 ئەو مانگەی ریڤیل تریلەری لێ ببینین واتە یەکەم تریلەر و ئاشاکردنی یاریەکە ببینین بە فەرمی چەند شتێک لەسەر یاریەکەی دەزانین کە لەلایەن Call of Duty لە تویترە بە فەرمی بڵاو کرێتەوە لە مانجی دوو بۆ بزان بڵاو کرێش چی وابوو یاریەکە بەشی دووەمی یاخود سیکوەڵ دەبی یاخود بەشێکی نوێ دەبی لەناو جیهانی Modern Warfare و یاریەکە ئەپدێتێکی نوێ دەبیت لە بۆ بە شێوازی وارزۆنی تەواوی یاریەکە دروست کرایتەوە و چەند مۆدەکی نوێژ لە خۆ دەگری وەکو ساندبۆکس و ئەوانە لە بۆ وارزۆنی
وانوا ئینجینەکی نوێشی لەبە بەکاردێنن لە بۆ دروستکردنی گرافیکی یاریەکەی تەنیا دەزانانی لەسەر دەزانین من پێم وایە لە مانجی 4 یاخود 5 دەبی ترایلەری نوێ لێ ببینین لە بەرەوەی یاریەکە لەوانەیە لە مانجی 9 یاخود 10 بڵاو بکرێتەوە بەڵێکمی 5 مانگ زۆر باشە گەیمەران ئاگادار بکەوە لەوە کە یاریشی نوێ هێرەتوێ بڵاوی بکەوە خۆشەویستانم زۆر سپاس بۆ سەیرکردنی بەرنامەی سفرێکژیت کا دەکەم دگمەی لایک سابسکرایب لەبیر نەکەن تا ڤیدیۆیەکی دیکە چاوتان ماز دەکەم خودتان لەگەڵ